مسرور بارزانی سروک حکومت هرم کردستان به بونه 34مین سال روژا کیمیا بران هەڵەبجە جالی رژیم بەعسە عێراقی بە پەیامێک بەڵاو کرد. مسرور بارزانی گوت کو ده 34مین سال روژا کیمیا بران هەڵەبجەدە کو جالی رژیم بەعسە عێراقی بە هەتی ئەنجامدان سەرڕێز و نەوازشێ بۆ شەهیدن وێ تاوانە هۆڤانە دەتەوینن و بەڕێز و شکۆ شەهیدان ببیرتێنن. هەروەها سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی گوت کو هەڵەبجە مەڵبەندەکە گرینگە ڕەوشنبیر و زێدا چەندین شاعر و نویسکار و زانایان نافدارن کوردستانیە و پێگاکەوەیە گرینگ دێ دڵ و دەروونێ کوردستان نیاندا هەیە و بوویە یەکژێ سمبولێن هەری دیارێن قوربانیدانە گەلێ کوردستانش بۆی گەهشتن بە مافێن ڕەوا لەوما دەوێ بۆنە خەمگیندا تەکەس دەکەن و پێویستە حکوومەتە عێراقی بە بەرپرسیارەتیە خۆیان ئەخلاقی ڕابێ کەسوکارێن شەهیدان و برینداران و زیان پێگەهشتیان و تەڤایە قوربانیان جینۆسایدکردنا گەلێ کوردستانی و ناوچەیەن زیان پێگەهشتیان دنیێن کوردستانی قەرەبوو بکێ لێ گۆری مادە 132 دەستوری عێراقیوان قەرەبوو بکێ ڕێزێ لە خەبات و تێکۆشان و قوربانیدانە خەڵکی هەڵەبجە بگرێ تاکو خزمەتەکە شایستە پێشکەشی وڵاتیان وێ باژارێ ئەزیز بکێ. مسرور بارزانی دە پەیاما خۆ دەگوت کو هەرچەندە ئەڤە چەند ساڵەکە هەڵەبجە ژعالی حکوومەتە هەرێما کوردستانی بەبوویە پارێزگا لێیاجهێ داخەیەک و حتاوەکە نەها حکوومەتە فەدرال دە ئاستە پێویستدا وەکە پارێزگە تەعامل لەگەڵ هەڵەبجە نەکریە و ئاستەنگیان لە پێشیارێکارێن پارێزگا بوونە هەڵەبجە دروست دەکێ. هەروەها سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی دەخواست جێ بەرپرسیارن حکوومەتە فەدرالە عێراقی کرد و دزووترین دەمدا وان ڕێکاران تەمام بکن و ئیدی وێ بابەتێ پشتگوێ نەکێ دە هەمان دەمێدا حکوومەتە هەرێما کوردستانی وێ بەردەوام بێ لێ تەمامکردنە پێکهاتێن ئیداریên پارێزگەها هەڵەبجە. سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی گوت کو ئەو خۆ بە قەرزدارێ کەسوکارێن شەهیدن هەڵەبجە و تەڤایە شەهیدن کوردستانی دزانێ و ئەرکێ هەری پێشی حکوومەتە هەرێما کوردستانی خزمەتەکە شایستەیە بۆ هەڵەبجە و تەڤایە نێشتەجیێن وێ.